سلااوڕێز ئەو ڤیددیۆیە تایبەتە بە ڕوونکردنەوەی چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی تایبەت بە بوون بە هاوڵاتی سویدی. ئەگەر فۆرمەکەم نەبوو دەتوانم بچم فۆرمەکەی بینم لە ئینتەرنێت و چاپی بکەم. دەچمە لاپەڕەی گوگڵ و لێرە دەنووسم میگراشۆنسڤێرکێت واتە دەزگەی پەنابەران لە سوید. ئەوها نووسینەکەی کە دەنووسم ئەوجە دەگەڕێم بە شوێن وشەکە، لێرە کلیک لەسەر ئەو وشەی دەکەم هەتا بچمە ماڵپەڕەکە، ماڵپەڕی پەنابەران. لێرە لەو سەرەوەی دەگەڕێم بە دوای وشەی مێدبۆریۆسکۆپ واتە هاوڵاتی بە هاوڵاتی بوون و دەنووسم وشەی بلانکێت واتە فۆرم. ئەوجا کلیک لەسەر دەگەڕێم. لێرە بێگومان زۆر ماڵپەڕ دێتە بەردەستم، بەڵام کامەیان هەڵبژێرم ئەوەیان هەڵدەبژێرم کە نووسرایە ئەو نووسینە ئەوەی هەڵدەبژێرم. لۆ ئەو کەسانەیە کە تەمەنیان لە سەرووی 18 ساڵە. ئەگەر تەمەن کەمتر بوو بێگومان دەبی فۆرمەکی دیکەبی، بلانکێتەشکەبی، بەڵام ئێستا ئەمە لێرە کلیک دەکەم و دێمە لای ئەو فۆرمەی کە لە 6 لاپەڕە پێک هاتیە. هەندێکیان زانیاریە و هەندێکیان پێویستە پڕ بکەمەوە. ئەمن ئێستا بەوردی باسی یەکە بە یەکەی ئەو لاپەڕانە دەکەم. وەکو دەبینین هەموو بلانکێتەکانی سویدی زۆربەی زۆریان ژمارەیان هەیە هەتا تێکەڵ نەکەین. ئەو ژمارەی ئەو بلانکێتە یان ئەو فۆرمەی ئەوەندەیە و نووسرایە لێرە داواکاری بۆ بوون بە هاوڵاتی سویدی بۆ گەورە ساڵان واتە ئەوانەی تەمەنیان لە سەرووی 18 ساڵیە. و لێرە نووسرایە ئەو مەرجانە چنە هەتا بتوانی ئەو داواکاریەی داواکەی. یەکەم مەرج ئەوەیە کە بتوانی کە ناسنامەکت هەبی، بتوانی ساغی کێوە کە ئەتوو ئەو کەسەی کە داوا دەکەی ناسنامەت هەیەوە دیاری بە خۆت و بە ناوەکەت. پاشان لێرە تەمەنیشت 18 ساڵت تێپەڕ کردیا و هەروەها مۆڵەتی نیشتە جێبوونت هەیە لە سوید، مۆڵەتت هەیە، ئیقامەی دائیمیت هەیە، مۆڵەتی هەمیشەییت هەیە، هەروەها 5 ساڵە دانیشتووی لە سوید، دانیشتوانی یەکێکی لە دانیشتوانی سوید، هەروەها ئەو ژیانەی کە لە سوید ژیانەکی هەڵستاوی بە ئەرکەکانت واتە یەکەکنی کە چوبی تاوانت کردبی یان لەو جۆرە شتانە. پاشان ئەگەر هاتوو لە فۆرمەکەت منداڵت هەبوو و داوای هاوڵاتی سویدی بکەی لۆ منداڵەکانیشت پێویستە ئەگەر 2 کەس بن کە بەرپرسیار و سەرپەرشتی منداڵەکەتان دەکەن، هەردووکتان ڕازی بن و ڕەزامەندیتان هەبی لەسەر ئەوەی کە منداڵەکەش دەبیتە هاوڵاتیەکی سویدی. پاشان نووسرایە ئەنسۆکنینگسئاڤیفت. ئەنسۆکنینگسئاڤیفت واتە چەند پارەی تێدەچی بۆ ئەوەی ئەو داواکاریەی پێشکەش بکەی. پارەکە 1500 کرۆنە کە دەبی بینێری و کوی تۆشت هەبی واتە بیسەلمێنی کە پارەکە دراوە، پارەکە چوویتە ئەو ژمارەی ئەو بانکە
کە لێرە نووسرایە. ئێستا بە وردی باز دەکەم لەلایەکی دیکە کو بلانکێتەکەی پڕ دەکەینەوە. لێرە ئەو ژمارەی بانک وەکو گۆتمان ئەو بانکەیە بانکیرۆ ئەوە ژمارەکەیە. لە جێیەکێ لە کە پارەکەی دەدەین لە جێی مێدێلاندا واتە پەیام ناردن لەو جێی ژمارەکانی لەدایک بوونت دەنووسی پێشون نومەر ژمارەی تایبەتی خۆت ژمارەی کەسی خۆت لەوێ دەنووسی هەتا بزانن ئەو پارەیە لەلایەن تۆوە ناردراوە کە هەموو بلانکێتەکە پڕ کرایەوە فۆرمەکە تەواو بوو دەینێرین لۆ ئەو ناو نیشانە. ئێستا با بزانین لێرەش ئەوەشم باس کرد کە هەردوو ئەو کەسانەی سەرپەرشتی منداڵەکانیان دەکەن دایک و بابەکە هەمویان یان ئەگەر کەسانی دیبی پێویستە ڕازی بن بەوەی کە هەمویان هەموو لایەک ڕازی بن ئاگادار بن. ئێستا ئەگەر بێت و لێرە دەست پێ بکەین فۆرمەکە ئەو ژمارەی هەیە و ئێرە هیچ دەستکاری ناکەم چونکە ئەوە تایبەتە بە دەستگای پەناهەندان. دێمە ئێرە لێرە یەکەم شت چ نووسرایە ئفترنام واتە ناوی خانەوادە یان نازناو یان بەپێی ئەوەی لە کام شاری خەڵکی کام لای کوردستانی بۆ وێنە لە لای ڕۆژهەڵات ناوی خانەوادە هەیە وەکو بۆ وێنە چاف لێرانە ناوی خانەوادەکەی دەنووسی بەڵام لە باشووری کوردستان زیاتر ناوی باوکو و باپیر هەیە بۆ وێنە ئەگەر ناوی باوکو و باپیرت کوردستانی بوو دەنووسی لێرە یان نازناوە بزانە هەرچیە دەنووسی پاشان لێرە پێشوە نومەرەکە دەنووسی واتە ساڵ و مانگ و ڕۆژی لەدایک بوون هەروەها چوار ژمارەکەی دیش دەنووسی بۆ وێنە 1991 مانجی 21 مانجی 3 چوار ژمارەکەش بۆ وێنە 1 2 3 4 هەر بۆ وێنە ئەوە ڕاست نییە. پاشان لێرە ناوی خۆت دەنووسی بۆ وێنە ئازاد یان هەرچ ناوەشکە بوو خۆشترین ناو چییە بە کوردی بۆ وێنە لاولاو ئەوە ناوی خۆت دەنووسی. ئەو جا لێرە چ دەنووسی لێرە لەو شارەی یان لەو گوندەی کە لە دایک بووی بۆ وێنە سنە یان کۆبانێ کەرکووک سلێمانی ئامەد ئەفرین قامشلوو سابڵاغ لە چێ لە دایک بووی شەقڵاوە ڕواندز کۆیێ خانەقین هەمووی لێرە هەر چێندەر بوو هەرچ بوو دەنووسی. لێرە لە کام وڵات بەداخەوە ناتوانانی بنووسین کوردستان چونکە ڕەنگە بشتوانین نازانم بەڵام ڕەنگە مەبەستیان ئەوە بی ئەو وڵاتانێک کە ئەوان کە ڕەنگە پاسپۆرتەکەت لە کام وڵات دەرچووبی ڕەنگە ناچار بین بنووسین بۆ وێنە عێراق ئەگەر یان بنووسین ئیران یان بنووسین سیریەن یان تورکیت یان بزانە لە کام وڵات لە دایک بووی. لێرەش دەنووسین ئێستا
هاوڵاتی کامە وڵاتی ئێستا پێش ئەوەی ببیە هاوڵاتیەکی سویدی هاوڵاتی کامە وڵاتی دەنووسی بۆ وێنە ئەگەر ئیران بوو ئیرانسک ئەوها دەنووسی تئەجی دەنووسی ئەگەر عێراق بوو دەنووسی ئیڕاکیسکت ئەوها دەنووسی ئەگەر هاوڵاتی دووسێ دەوڵەتیش بووی دەرێ بنووسە هەمویان لێرە چ دەنووسین لێرە ئەدرێسی دەنووسین ئەو ئەدرێسەی ئێستا هەتا تەنیا ناوی شەقامەکە بۆ وێنە فرێدزگاتان و لە کامە ژمارە فرێدزگاتان بۆ وێنە 21 لێرە چ دەنووسی لێرە ژمارەی پۆستەکەی دەنووسی بۆ وێنە 652 تەنیا ئەوەندە لێرەش ناوی شارەکەی دەنووسی بۆ وێنە یۆتەبۆری یان ستۆکهۆڵم یان ڤێسترۆس و ئومیۆ و ئوپساڵا لینشۆپینگ نۆرشۆپینگ لیندسباری کاڵستە بزانە کامە شارە لێرە دەنووسی لێرە چ دەنووسی کەی هاتیە سویدی واتە بەڕێکەوتی چەند بۆ وێنە 2015 مانگی 10 ڕۆژی 23 یان هەرچە مێژوو یان بەروارەشکە بوو دەنووسی لێرە چ دەنووسی لێرە ئەگەر هاتوو منداڵت هەبوو لە 18 ساڵ گچکەتر بوون لە خواروی 18 ساڵ بوون و لە سویدیش دەژین و دەیانەوێ لە هەمان کات لەگەڵت و ببنە هاوڵاتی سویدی منداڵەکان لە 18 ساڵی کەمترن لە سویدینە و دەیانەوێ ببنە هاوڵاتی سویدی لەگەڵت و لە هەمان کات جێگەی 5 کەسە 1 2 3 4 5 جێی 5 منداڵە کە لە خواروی 18 ساڵینە لێرە ناوەکانیان دەنووسی ناوی خۆیان و ناوی نازناوەکەیان یان ناوی خۆیان و خانەوادەکە لێرەش ژمارەی کەسی دەنووسی پێشوو نومەرەکانیان لێرەش دەنووسی ئەوانیش بێگومان زۆر جار هەر هەمان هاوڵاتی هەمان وڵاتن وەکو تو کە داوا دەکەی لێرە دەنووسی ئەوجە عێراقیسک ئیرانسک سویریسک تورکیسک بزانە چێ لێرە دەنووسی وەکەی هاتینا سویدی ڕەنگە هەندێک جار بەیەکەوە نەهات بن لەبەر هەندێک لێرە هەر منداڵە و ئەو ڕۆژەی کە هاتیتە سویدی دەنووسی بۆ وێنە 2014 0925 ئەوی دیکە 2016 06 ئەگەر یەک بووە وەکو یەک دەنووسی ئەگەر بە جودا بوو جودا دەنووسی پاشان لێرە نووسرایە لێرە چێ واتە کام کەس بە یاسا سەرپەرشتی منداڵەکان دەکا چێنە ئەوانەی بە یاسا ئاگایان لە منداڵەکانە و منداڵەکان بەخێو دەکەن ئەگەر هەردووچیان بن دایک و باوکەکە ئەوە لێرە زەربەکی لێ دەدە یان کریس یان ئەو هێمای دەنووسی هێمای لێکدا ئەگەر تەنیا یەک کەس بوو بۆ وێنە تەنیا باوکەکە بوو فار ئێن سام لێرە لێ دەدەی ئەگەر تەنیا دایکەکە بوو ئێرە ئەگەر خەڵکی دیکە بوو بێجگە لە دایک و باوکەکە بۆ وێنە هەندێک جار باپیر یان داپیر نەنک یان پور خوشک برا خاڵ مام بزانە چێە ئەگەر خەڵکی دیکە بوو ئەنان واتە بێجگە لەوانە لێرە ئەو زەربەی لێ دەدەی
دەینا ئێرە زانیاری دەربارەی هاوسەر. لێرە نازناو یان ناوی خانەوادەی هاوسەرەکەت دەنووسی. ئەگەر هەمان ناو بوو دەنووسی، ئەگەر ناوی دیکە بوو دەنووسی. واتە ئەگەر لە باشووری کوردستان بوو ناوی باوک و باپیری لێرە دەنووسرێ. پاشان ناوی خۆی کەسەکە بە وێنە ئەگەر ناوی چ بوو سارە لێرە دەنووسی، یان ئازاد، یان هەڵگورد، یان قەندیل، بزانە چ ناوەکە. لێرەش دەنووسی ئەو هاوسەرەت هاووڵاتی کامە دەوڵەتە، سویدیە یان عێراقیسک یان ئیرانسک یان چێندەر. لێرەش ژمارەی کەسی دەنووسی، پەشوون نومەرەکەی دەنووسی 1998 بزانە چ مانگەکە 0214 پاشان 4 ژمارەکەش دەنووسی 1279 بۆ وێنە. ئەوە نووسیمان. ئەو جا لێرە چ دەنووسی؟ لێرە دەنووسی ئەو ڕێکەوتەی یان ئەو مێژووەی ئەو بەروارەی کە هاوسەرگیریتان کرد. بۆ وێنە ساڵی 2019 مانگی 5 30 مانگی 5 دەنووسی، وە لە کام وڵاتەکەش دەنووسی. بۆ وێنە فەڕەنسا یان عێراق یان ئیران یان هەرچ وڵاتێک بوو، یان ئەڵمانیا دەنووسی لێرە ناوی وڵاتەکەی. تیسکلاند بۆ وێنە لە هەرچ وڵاتێک بوو، یان دەنووسی سوید ئەگەر سوید بوو، لە هەرچ وڵاتێک بوو دەنووسی. پاشان لێرە نووسرایە ئایا ئێوە بەیەکەوە دەژین؟ ئەگەر بەیەکەوە بژین دەنووسی بەڵێ بەیەکەوە دەژین. لێرەش بەروارەکە و ڕێکەوتەکەی دەنووسی لە کەیەوە، لە چ مێژووەک بەیەکەوە دەژین. بۆ وێنە لە ساڵی 2010 لە مانگی 7 لە 4/7 یان 3/7 بەیەکەوە دەژین دەنووسی. ئەگەر بەیەکەوە نەژین ئێستا دەنووسی نەخێر، نا بەیەکەوە ناژین. لە کێوە بەیەکەوە ناژین؟ لە 2019 لە مانگی 6 لە 24 مانگی 6 بەیەکەوە ناژین. بۆ وێنە. پاشان لێرە نووسرایە ئەگەر بەیەکەوە نەژین لە کەیوە لێک جوودا بووینەوە، لە چ ڕۆژێک یان لە چ ساڵ و مانگێک، و لە کام دەوڵەت لە یەک جوودا بوونەوە، لە کام دەوڵەت، لە کام وڵاتیش. کەواتە لێرە ڕێکەوتەکەی دەنووسی، بەروارەکەی دەنووسی، تاریخەکەی دەنووسی، لێرەش وڵاتەکە. ئەوە ئێرە ئەو لاپەڕەیە تەواو بوو. دەچینە لای ئەو لاپەڕەیە. لێرە چ نووسرایە؟ ئەو بەڵگەنامانەی کە هەتا کە دەسەلمێنن کەسایەتیەکەت دەسەلمێنن. ئەگەر هاتوو پاسپۆرتی وڵاتی خۆت هەبوو کە هاتیە سویدی، ئەگەر هاتوو پاسپۆرتت هەبوو بە پاسپۆرتی خۆت هاتیە سویدی، لێرە دەنووسی بەڵێ. ئایا پاسپۆرتت هەیە؟ دەنووسی بەڵێ. و ئەو پاسپۆرتت لە چ مێژووەک یان لە چ کاتێک دەرچووە؟ دەنووسی ئەو ساڵی کە پاسپۆرتەکەت دروست کردیە کە گەیشتیتە دەستت. بۆ وێنە ساڵی 2016 مانگی
7 ڕۆژی 9 و لە کام دەستگای دروستت کرد، دەستگای پۆلیس یان دەستگای لە کام دائیرە یان لە کام دام و دەستگای دەوڵەت دروستت کردیا، ڕەنگە ناوی دەوڵەتەکەی بنووسی بەسبی، ڕەنگە بنووسی پۆلیس یان بزانە لە کام دەستگا دروستت کردیا. ئێرە ئەو پڕکردنەوانە تەنیا پڕ دەکەیەوە ئەگەر هاتوو پاسپۆرتت نەبوو، ئەو جا ئێرە پڕ دەکەیەوە، ئەگەر هەتبوو پڕیان ناکەیەوە. گریمان پاسپۆرتت نییە، گریمان کە هاتی پاسپۆرتت نەبوو یان هەرنیتە، ئەو کات ئێرە پڕ دەکەیەوە. ئێرە چ نووسرایە؟ نووسرایە ئەو پرسیارانە تەنیا لۆ ئەو کەسانەیە کە پاسەکەیان دروست کردیە پاش ئەوەی بە خۆیان هاتینە سوید، ئەو جە گەڕاینەوە، ئەو جە پاسیان دروست کردیە، نەک لەگەڵیان بووە کە هاتینە سویدی. واتە پاش ئەوەی گەیشتینە سوید ڕەنگە هەندێک لێرە مابنەوە، ئەو جا چووینە پاسەکەیان دروست کردیە. ئەگەرە تو وەکو کە هاتی لەگەڵت بوو کەواتە پێویست ناکە پڕکەوە. گریمان ئەتو کە هاتی نەدبوو ئێستا پرسیارت لێ دەکەن، دەرێن ئەو پاسەی کە ئێستا هەتا ئایا کە داوات کرد بە خۆت چوویەوە سەردانی وڵاتەکەت کرد کە داوات کرد یان نا؟ ئەگەر بە خۆت بۆ ئەوەی پاسەکەت داواکەی سەردانی وڵاتەکەت کرد، دەنووسی بەڵێ چوومەوە بۆ ئەوەی داوای پاس بکەم و داوام کرد لە دام و دەستگای، ناوی دام و دەستگایەکەی لێرە دەنووسی. ئەگەر نا بە خۆت نەچووی، یەکەکت نارد یان بە تەلەفۆن یان بەهۆی باڵیۆزخانە بزانە کووە، دەنووسی نا بە خۆم نەچوویمە. پاشان لێت دەپرسن ئایا بە خۆت گەشتت کرد، سەفەرت کرد، پاسەکەت هێنایەوە یان نا؟ ئەگەر بەڵێ بە خۆت چووی، بەڵێ بە خۆم چووم، هێنامەوە لە لای دام و دەستگای بۆ وێنە پۆلیس. ئەگەر بە خۆشت نەچوو بووی، بە پۆست لۆیان ناردی یان یەکەک لۆی هینای یان بەهۆی باڵیۆزخانە، دەنووسی نا بە خۆم نەچوو. پاشان ئەگەر بە خۆت چووبی، ئەو جەوەڵامی ئەو پرسیارانە دەدەیەوە. ئەو کات لێت دەپرسن کەی گەڕایەوە، کەی سەفەرەکەت کرد، دەنووسی بۆ وێنە ساڵی 2015 چووم مانگی 6 ڕۆژی 11 مانگ. وە کامە وڵاتە، ناوی وڵاتەکەی دەنووسی، ئیران، عێراق، سوریان، تورکیەت، ڕیسلاند، بزانە کامە وڵاتە. وا کەی گەڕایەوە، بۆ وێنە گەڕامەوە ساڵی هەمان ساڵ یان ساڵەکی دیکە، ساڵەکە لێرە دەنووسی 2015 مانگی 8 2 مانگ، بۆ وێنە. ئێستا هەندێک کەس بێجگە لە پاسپۆرت شتی دیکەشیان هەیە، بەڵگەنامەی دیکەشیان لە دەستە، وەکو ئەوەی کارتی کەسی، ئیدەنتیتێت کورت، واتە ناسنامەیان هەیە. ئەو کەسانی کە ناسنامەیان هەیە بێجگە لە پاسپۆرتەکەی دەنووسن بەڵێ هەمانە، و ناسنامەکە لە کامە ڕێککەوت، لە کامە ڕۆژ دروست بووە. لێرە دەنووسی بۆ وێنە لە ساڵی 2001
لە مانجی 4 لە ڕۆژی 22 وە لە کام دام و دەستگا لێرە ناوەکەی دەنووسی. ئەگەر هەتبوو لێرە دیسان هەتا ئەوەی کە هەندێک کەس نیتی ئەو جۆرە ناسنامەیە، بەڵام کە دێتە سوید دەگەڕێتەوە وڵاتی خۆی، ناسنامەکەی دروست دەکا، تەنیا ئەو کەسانە وەڵامی ئەو پرسیارانە دەدەنەوە. دەنا ئەوانی دی پێویست ناکە ئەگەر وەکو هاتی لەگەڵت بوو پێویست ناکە وەڵامی ئەو پرسیارانە بدەیەوە. بەڵام ئەگەر هاتیە سوید ناسنامەت نەبوو گەڕایەوە وڵاتی خۆت، ئەو جەلێت دەپرسن ئایا بە خۆت گەڕایەوە هەتا داوای ناسنامەی بکەی. ئەگەر بەڵێ بوو دەنووسی بەڵێ و دەنووسی لە کام دام و دەستگا. ئەگەر نا بە خۆت نەچوو بووی دەنووسی نا بە خۆم نەچوو، داوام نەکرد. لێرەش ئایا بە خۆت چووی سەفەرت کرد گەشتت کرد بۆ ئەوەی ناسنامەکەت بینیەوە، ئەگەر بە خۆت چووبی دیسان دەنووسی بەڵێ بە خۆم چووم و لە کامە دام و دەستگا ناسنامەکەت هیناوە ناوەکەی دەنووسی. ئەگەر بە خۆشت نەچوو بووی دەنووسی نا بە خۆم نەمهیناوە، بە پۆست لۆم هات یان لە باڵیۆزخانە لۆم هات یان کەسێک لۆی هینا. دیسان ئەگەر بە خۆت چووبیەوە دیسان لێرە دەنووسی کامە ڕۆژ کامە ساڵ گەشتەکەت کرد. بۆ وێنە 2018 مانجی 10 ڕۆژی 2 مانگ وە کامە وڵاتە بۆ وێنە دەنووسی عێراق یان ئیران و کەی گەڕایەوە دیسان دەنووسی کەی گەڕایەوە 2018 مانجی 10 30 مانجی 10 بۆ وێنە. ئەگەر هاتوو هیچ ناسنامە چیشت نەبوو لە وڵاتی خۆت دەنووسی هیچ ناسنامەکەم نییە لە وڵاتی خۆت. ئێستا لێرە ناوی ئەو کەسانە دەنووسی کە جێی 3 کەسی هەیە، دەتوانین ناوی 3 کەسی بنووسی یان ناوی تەنیا 1 کەسی بنووسی یان 2 کەسی بنووسی یان هیچ نەنووسی. ئەگەر نەبوو ئەو کەسانە چێنە کە دەتەوێت ناویان بنووسی، ڕەنگە هاوسەر و هاوژین، بێگومە هەرێک شتە، هاوسەرەکەت یان دایک و باوکت یان منداڵەکانت کە گەورەنە لە 18 ساڵ تێپەڕینە، یان خوشک و برات کە هاوڵاتی سویدینە. تەنیا ئەو کەسانە دەنووسی کە هاوڵاتی سویدینە و ئەو کەسانە کە دەیانەوێ بیسەلمێنن کە کەسایەتی تو ئەو شتانەی دەربارەی تو لێرەت نووسە ڕاستە، ئەو کەساتووی و کەسەکەت دەتسەلمێنن، ناسنامەکەت ڕاستە. ناویان دەنووسی ئەو کەسانە بۆ وێنە لێرە ناوەکەی دەنووسی هەمووی ناوی خۆی و خانەوادەی و لێرەش ژمارەی کەسەکەی دەنووسی پەشوون نومەرەکەی و لێرەش دەنووسی ئەو کەسە چی تووە. ئەگەر دایکت بوو دەنووسی بۆ وێنە مور یان فار، ئەگەر باوکت بوو باڕن، ئەگەر یان سیسکۆن برور سیستەر، بزانە خزمایەتێکە کووە لێرە دەنووسی. لێرە چ دەنووسی؟ ئەگەر هاتوو گەشت و سەفەرت کردبوو بۆ دەرەوەی سوید و ئەو گەشت و سەفەرە لە 6 هەفتە گەیشت بیتە زیاتر بی لە 6 هەفتە بە هەموو ساڵەکان یان بە ساڵەکی لەو 5 ساڵێک کە ئەتوو لێرەی، ئەگەر لە 6 هەفتە زیاتر سەفەرت کردبوو لە دەرەوەی سوید سەفەرەکان دەنووسی.
جێگەی چەند سەفەری هەیە 1 2 3 4 5 6 ئەتوو ڕەنگە هیچ نەنووسی ڕەنگە یەکی بنووسی ڕەنگە هەر شەشی بنووسی لێرە چ دەنووسی لێرە ئەو مێژووەی دەنووسی ئەو تاریخەی دەنووسی کە گەشتەکەت کردیە لێرەش وڵاتەکەی دەنووسی کە چیە وڵاتەکەی لێرەش لەبەر چ چووی ئایا سەردانە ئایا گەشت و گوزارە ئایا بازرگانیە ئایا خیندنە بزانە چیاوەکەی گەڕایەوە لێرە دەنووسی 2020 مانگی 1 بۆ وێنە گەڕامەوە ڕۆژی 2 مانگ بەڵام 2019 چووم مانگی 12 بۆ وێنە 21 ئەوها چوومە بۆ وێنە عێراق یان ئەڵمانیا یان فەڕەنسا یان بزانە چێندەرە سەفەرت کردیە سەفەرەکانت دەنووسی هەرچەندت هەبوو ئێرەش تەواو بوو ئێستا بچمە لای لاپەڕەکەی دی لێرە چ دەنووسین لێرە بژێوی ژیانت چۆن خۆت دەژێنی ئایا چ دەکەی ئایا ئیش دەکەی یان دەخینی یان چ دەکەی هەر چ بکەی لێرە دەنووسی بۆ وێنە ئەگەر بخینی دەنووسی ستودیەر و دەنووسی خوێندنگەکەت ناوی چییە بۆ وێنە کۆنڤۆکس یان لێرە دەنووسی لە کەیەوە بۆ وێنە ساڵی 2017 هەتا 2019 بۆ وێنە ئەگەر هەندێک جار هەمووت کردیە خینەکەت کردیە ئیشەکەت کردیە ساڵ بە ساڵ دەنووسی ساڵە نێزیکەکە لەسەرەوە دەنووسی واتە لە 2020کان لێرە دەنووسی 2019کان لێرە 2010 لێرە 2017 لێرە ئەوها هەتا ساڵەکە دووربی لە خوارتر دەینووسی ئەگەر ئیشیشت کردبوو ئیشەکەی لێرە دەنووسی بۆ وێنە خۆتشکە ئەوها دەنووسی و دەنووسی لە کام کۆمپانیا لە کام نەخۆشخانە ناوی نەخۆشخانەکەی دەنووسی ئەو کەسەی کە ئیشەکەی پێدای ئەوجا کۆمونە بزانە ناویان چییە ئاربێتسیڤەرەکەت ئەو کەسەی کە ئیشەکەی پێدا وەلا لە کەی هەتا ئێستاش هەر ئیش دەکەی بۆ وێنە ئیش دەکەی لە 2018 هەتا ئێستا تیلس نو هەتا ئێستا هەر ئیش دەکەی ئەو ئیشەی دەکەی بۆ وێنە دەنووسی ئەوەش ئیشەکان لێرە چ دەنووسی لێرە دەنووسی ساڵانە چەند پارەت دێتە دەست پێش ئەوەی باج و سکاتی بدەی جێی 5 ساڵی هەیە ساڵەکانیش دەنووسی بۆ وێنە ساڵی 2020 لێرە دەنووسی 2019 لێرە دەنووسی 2018 لێرە دەنووسی 2017 لێرە و 2016 لێرە ئەو جە ساڵە چەندت بەدەستێ لێرە دەنووسی 100,000 200,000 300,000 50,000 چەندە دەنووسی لێرە چ دەنووسی لێرە هەر چت بە خۆت پێت باش بوو پێت خۆش بوو هەز دەکەی دەبی بنووسی دەنووسی ئەگەر هیچت نەبوو هیچ نانووسی ئەوە ئێستا بچینە لای لاپەڕەکەی دی لێرە چ دەنووسی لێرە ئەگەر هاتوو منداڵت هەبوو منداڵەکانیش تەمەنیان لە 18 ساڵ کەمترە و لە 12 ساڵ زۆرترە واتە لە مابەینی 12 و 18 کە دەتەوێ ئەوانیش ببنە هاوڵاتی سویدی کە ناویان نووسرایە
چونکە 12 ساڵ تەمەنەکی گەورەیە پێویستە لێرە ئەوان ئوندرسکریفت بکەن، واتە واژۆ بکەن، ئیمزا بکەن، تەوقیع بکەن لێرە کە ڕازینە بەو شتەی و ناوی خۆیان لێرە بنووسن. جێی 3 منداڵی هەیە، ئەگەر هاتوو منداڵەکانت لە 3 زیاتر بوو ڕەنگە بتوانی بگەڕێەوە لێرە ناویان بنووسی چونکە جێگە نەبوو لە لاپەڕەکەی دیکە. کەواتە ناوی منداڵەکان لێرە ناوی خۆیان دەنووسن و واژۆ و ئیمزا لێرە ئیمزا دەکەن کە ڕازینە بەوەی ببنە هاوڵاتی سویدی. لێرە چ دەنووسین؟ ئەگەر هاتوو 2 کەس بوون کە سەرپەرشتی منداڵەکان دەکەن، خزمەتی منداڵەکان دەکەن، ئاگاتان لە منداڵەکانە، دەبی کەسەکەی دیکەش ڕازی بی بەوەی کە ئەتوو داوای هاوڵاتی سویدی دەکەی لۆ منداڵەکانت، کەواتە ئەو کەسە دەبی لێرە واژۆ بکە، ناوی بنووسی، تەوقیع و ئیمزای بکە لێرەش ناوی خۆی بەباشی هەمووی بنووسی. ئێستا گەیشتینە ئێرە، لێرە ئەتووی ناوی خۆت دەنووسی، لێرە دەنووسی ئەمن دەمەوێ ببمە هاوڵاتی سویدی و ئەمن تێدەگەم کە ڕەنگە هاوڵاتی خۆم لە دەست بدەم، وڵاتی خۆم لە دەست بدەم ئەگەر ببمە سویدی. کەواتە لەسەر بەرپرسیارەتی خۆت ئەو داواکاریەی داوا دەکەی و لێرە سوێن دەخۆی کە هەموو ئەو شتانەی لێرەت نووسینە ڕاستن و دەزانی ئەگەر زانیاری هەڵە بدەی ڕەنگە سزای هەبی کە ئەو شتت خیندەوە و زانیت ئەو جادەچی لێرە ناوی ئەو شارەی دەنووسی کە ئێستا لێی دەژی، بۆ وێنە ئومیۆ، ڤێسترۆس، لیندسباری، نورا، ستۆکهۆڵم، مالمە، ئۆربرو، ئوپساڵا، بزانە چێندەرە دەنووسی، بەر ڕێکەوتەکەش لێرە دەنووسی، ئەو ڕۆژەی کە ئەتوو داوای بوون بە هاوڵاتیەکی سویدی دەکەی بۆ وێنە 2020 لە 14 مانگی 2 بۆ وێنە و لێرەش واژۆ دەکەی، ئیمزا تەوقیع لێرە واژۆ دەکەی، لێرەش ناوی خۆت دیسان دەنووسیەوە بە دەستی خۆت لاو بۆ وێنە کوردستانی. لێرە چ دەنووسی؟ لێرە تەلەفۆنەکەت، ژمارەی تەلەفۆنەکەت دەنووسی 0700123456 بزانە چییە. ئەوجە لێرەش ئەگەر ئیمەیلت هەبوو، جیمەیل یان هۆتمەیل یاهوو بزانە چییە لێرە دەنووسی. ئەوجە لێرە نووسرایە لە بیرت نەچی کە واژۆ بکەی، تەوقیع و ئیمزای بکەی، لە بیرت نەچی کە کەسەکەی دیکەش کە سەرپەرشتی بەرپرسە لە منداڵەکان ئەویش دەبی واژۆ بکە، لە بیرت نەچی کە ئاویفتەکە 1500 کرۆنا پارەکە درابی و لە بیریشت نەچی کە کویت تۆیەکەی پارەکەی بینێری لەگەڵ ئەو فۆرمە لێرەی دانەی کویتۆیەکەت. لێرە جێی کویتۆیەکە کە بیلکێنی بەو لاپەڕەیە، ئەوە جێی کویتۆیە، جێی وەسڵەکەیە، لێرە داینێ پێشون نومەری خۆشت لەسەر کویتۆیەکەی نووسرابی. ئێستا کە ئەوانە هەموو تەواو بوون، ئەوجا فۆرمەکەت دەینی، داوێە ناو کاغەزەک زەرفەک و دەینێری لۆ ئەو ناو نیشانە میگرەشۆنسڤێرکت مێدبۆریەسکۆپس ئێنهێتن 601 هەفتە نۆر شۆپینگ. ئەوجا ئەو کات ڕادەوەستی بزانی چەند مانگی پێدەچی هەتا وەڵامەکەت لۆ
دێتەوە. ئەوە بوو پڕکردنەوەی فۆرمی داواکاری بۆ ئەوەی ببیە هاوڵاتیەکی سویدی. لێرە دێمە کۆتایی ئەو ڤیددیۆیە و ڕەنگە ڤیددیۆی دیش دروست بکەم بۆ پڕکردنەوەی فۆرمی دیکە. هەتا ئەو کات هەر بژین.